دەریاییەکان. میدیای ئێران ئەڵێت کە هێزە دەریاییەکانیان بە موشک هێرشیان کردوتە سەر کەشتی جەنگی USS ئەبراهام لینکۆڵن و ناچاریان کردووە پاشەکشە بکات. لە هەمان کاتە کەشتی جیرالد فۆردیش بەهۆی کێشەی تەکنیکی و ئاگرکەوتنەوەوە ناوچەکەی جێهێشتووە. چاودێران ئەڵێن ئێران بێ ئەوەی ڕاستەوخۆ بچێتە جەنگێکی گشتگیرەوە ئەمریکای پەرێشان کردووە. سوپای پاسداران 62مین هێرشی خۆی ئاراستەی ئیسرائیل کرد. لە بەرامبەرە ئیسرائیل بەرەبەیانی ئەمڕۆ بە چڕی بۆردومانی لوبنانی کردووە. تەندروستی ئیسرائیل ئەڵێت لە 24 ساعتی ڕابردووە 192 بریندار و 2 کوژراویان هەبووە. وەزیری بەرگری ئیسرائیل ئەڵێت ئیسماعیل خەتیب وەزیری هەواڵگری ئێرانمان کوشتووە. ئەمڕۆ دوو جار هێرشی درۆنی کراوەتە سەر هەولێر ساعت 10 بەیانی و 11 پێشنیوەڕۆ. سیستەمە بەرگریەکانی ئەمریکا درۆنەکانیان خستۆتە خوارەوە. وەزارەتی پێشمەرگەش ئەڵێت دوو بارەگایان لە هەولێر و سلێمانی بۆردومان کراون و 3 پێشمەرگە بریندار بوون. وەزارەتەکە داوا لە بەغاکات سنوورێک بۆ ئەم گروپە لە یاسا دەرچوانەدا بنێت. فەرمانگەی میدیا و زانیاریش هۆشداری ئەیاتە کەناڵەکان کە هیچ زانیاریەکی سەربازی یان دیمەنی تێکشکاندنی درۆنەکان بڵاو نەکەنەوە. ئەنجینا دژە تیرۆر ڕوبەڕووی سزای یاساییان نەکاتەوە. سەرۆکی پەرلەمانی ئێران ئەڵێت دۆخی گەروی هورموز ناگەڕێتەوە بۆ پێشجەنگ. زۆربەی هاوپەیمانەکانی ئەمریکاش نایانەوێت لە کردنەوەی گەروی هورموزە هاوکاری ئەمریکا بکەن. بەڵام ترەمپ ئەڵێت پێویستم بە ناتۆ نییە کە ئەو کارە بۆ ئێمە بکەن. دوای بڕیارەکانی پەرلەمانی عێراق هەنادەکردنی نەوتی کەرکووک لە ڕێگەی بۆری هەرێمەوە دەستی پێ کردووە. 250,000 بەرمیل لە ڕۆژێکە هەنارداکرێت کە ڕۆژانە 24 ملیۆن دۆلار پارە بۆ خەزیێنەی دەوڵەتی عێراقی داخڵەکرێت. پەرلەمانی عێراق بڕیاریاوە موچەی فەرمانبەرانی هەرێم هاوتای پارێزگاکانی تری عێراق خرج بکرێت. یعنی کەی هی بەغا سەرف کرا ئەبێ هی پارێزگاکانی هەرێمیش بدرێت. بەمەرجێک سیستەمی ئەسی کۆدا لە هەموو شارەکان جێبەجێ بکرێت و بەغدا دەسەڵاتی بەسەر سەرچاوە نەوتیەکانە هەبێت. نرخی زێر دابەزی و 1 ئۆنسە بۆ خوار 5,000 دۆلار دابەزیوە. وەزیری دەرەوەی ئێران ئەڵێت ئەگەر ئەمریکا هێرش بکات ئێمە بەرژەوەندیەکانیان لە ناوچەکە ئەپێچین. ڕاستەوخۆ لیژنەی فتوای هەرێم قسەی هەیە لەسەر ئەوەی ئاخۆ سبەینێ جەژنە یان ئاخی ڕۆژی ڕەمەزانە بێ بۆتان نەگوازینەوە. هەمووان ڕەمەزانێکی ئارام لە مزگەوتەکان تاعات و عیبادەتی خوددا ئەنجام درا و دەمانەوێت دەستخۆشی لە مامۆستایانی بەڕێزی ئاینی بکەین کە لە ماوەی مانجی ڕەمەزاندا زۆر ماندوو بوون لەگەڵ مزگەوتەکان و لەگەڵ ئەو کەسانەی کە هاتوچووی مزگەوتیان دەکرد بۆ خواپەرستی. داوا لە خودای گەورە دەکەین کە ئەو جەژنە ببێتە مایەی خۆشی و ئارامی و پاراستنی کوردستان، ببێتە پاکردنەوەی دڵەکان و زیاتر بەهێزکردنی تەبایی و یەکڕێزی خەڵکی کوردستان. کوردستانمان پارێزراوی بە تایبەتی لەو شەڕ و ئاژاوانەی کە ئێستا لە ناوچەکەماندا هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو بە پێی توانای خۆی خزمەتی زۆری خەڵکی کوردستانی کردووە وەکو ئەرچی سەرشانی. ئومێدەوارین خوددا دەرفەت بداتن و پشتیوان بیتن بۆ ئەوەی لە ساڵانی داهاتوو حکوومەتی هەرێم بتوانی پرۆژە و کارەکانی زیاتر بۆ خزمەتی خەڵکی کوردستان دەستەبەر بکاتن، کێشە و گرفتەکان کەم بن. دووبارە پیرۆزبایی زۆر گەرم لە هەموو لایەک دەکەین و مێدەوارین خوای گەورە بە خێر و خۆشی بۆ هەموو لایەک بیگەڕێنێتەوە. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه. ئەوەی بینیتان کۆنفرانسی فتوای هەرێم بوو، بەڵام نازانم سبەینێ جەژنەیان دوو سبەی جەژنە ئەوەی ملی تێنەگەشت مەزانم درەنگ ئێمە داخڵمان کرد کۆنتڕۆڵیان ئەوانیشی چیانەوە درەنگ داخڵمان کرد بۆی نەمانزانی
ئەشێت سبینی تاواکەری ڕەمەزانەوەکوی کە پێ بڵێن کۆنتترۆل دوو سبەی جمعە ئینشاء الله بەخێر و خۆشی کە لە هەرێمی کوردستان جەژنی ڕەمەزانە بێت. ئەگەڕێمەوانێ طبعاً ئەوەی کە باسمانە کرد باسی بارودۆخەکەی ئەمڕۆمان کرد نوێترین هەواڵ کە مەترسیدارە ئەوەیە. ئەوروپیەکان ئەڵێن ئێمە جەنگی ئێمە نییە و بەشداری ناکەین. ئەمریکا و ئیسرائیل ئەمڕۆ کێڵگەی پارسی غازی سروشتی ئێرانیان بردومان کرد. پارس تەنها کێڵگەیەکی غازی نییە بەڵکو دەمارە خوێنی ئابووری و دابینکەری لە سا هەفتای غازی ناوخۆی ئێرانە و ئێرانیش حەق بە حەقەکات ئەم شەو. ئەمەوێت گفتوگۆی زیاتر لەسەر پێشاتەکانی ئەم جەنگەی کە ئەمڕۆ پێینایە 90مین ڕۆژەوە لەگەڵ شێروانی چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە میوانی ئەمڕۆ ماڵەیە گفتوگۆی زیاتی لەسەر بکەین. کاک شیروان زۆر بەخێر بیت. با بە ئەو بردومانەی ئیسرائیل و ئەمریکا دەست پێ بکەم بۆ دەمارە خوێنی ئابووری و دابینکەری لە سا هەفتای غازی ناوخۆی ئێران. ئێران ئینشەڵڵا من حەق بە حەقەکەم لەو تەسەورەیە بگەڕینەوە بۆ سەردەمی نازانم زۆر کۆن کە ئیتر وزە نەمێنێت. باس بسم الله الرحمن الرحیم. لا پێ ناچێت باوەڕم نییە بگەینەوە ئاستا لەوانەیە زەرەرێکی باشەکەین بەتایبەت ئەو پێگەیەکەوە بردومان کرا ئەمڕۆ پێگەی پاس پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لەگەڵ قەتەر واتە لەگەڵ وڵاتانی کەندا و تەنها ئەوە نیە ئەوە کاریگەری دووەمیشی ئەوە تا پاش ئێران بریتە لە عێراق ئەمڕۆ ئێران بە تەواوی هەناردەکردنی گازی بۆ عێراق غازی بۆ عێراقستان کە ئەویش بەکارهات لەلایەن عێراقەوە بۆ بەدیهێنانیان بۆ بەرهەمهێنانی کارەبا وێستگە کارەبایەکان. ئیتر نازانم ئەلێرە عێراق بەدیلی چی ئەبێت بۆ پڕکردنەوەی ئەو شوێنە بۆ ئەوەی کەوا جەنابەت ئێڵی نەخێر بەڵام ئامانج لە ئەو لێدانانی کەوا ئێستا هەیە و بەو شێوەیە ئێران بە ئامانجەگیرێت تەوانەوە بەدەرە لە شەڕ بەدەرە لە ئەخلاقیاتی شەڕ پێگەی مەدەنی پێگەی ئابووری ئەو پێگەی وزە هەموو ئەوانە بەرێ بەشێکن لەوانەی کەوا بێ هێڵی سوور بوون لە شەڕەکانەوە هەندێ ئامانجی تایبەتی تێ ئەکرێ و ئامانجە تایبەتیانە بە شێوەیەکی تر بەڕێگایەکی تر بە بیکانێکی تر بەدی بهێنی بەڵام ئەوەی کەوا کرا تەنانەت ئەمریکەکانیش ئەوانەیە خۆیان لێ بە دوور بگرن هێڵی سوور بێت کاریگەری ڕاستەوخۆی ئەبێ بۆ سەر ئێران بە پلەی یەکەم چونکە نزیکی لە 170 بۆ 75 گازی ئێرانی لە ئەو شوێنە لە پارسەوە بەرهەمە هێنرێت و گرنگیش مشکلەکەش گرفتەکەش ئەوەیە کە ئێرانیەکان گازی ماڵ لە ڕێگای بۆریەوەیە هەر ماڵەکە و خۆی بۆری هەیە لە وەکو لای خۆمان نییەکەوە لە ڕێگای بڵی غازەوە بتوانن پێداویستەکانی ماڵەوەیان دابین بکەن ئەوش غازەکەش لە بەنزیخانەکان من دوێنێ دیقەتم ما دەیان خەڵک وەستا بوو توانم بڵێم لە کولی بەنزیخانەیەک 30 بۆ 40 کەس وەستا بوون. ئیتر نازانم ئەو لەحزەی بەیا ڕۆیشتوم ئاخۆ پێشەوە چەند وەستا بێت و دوای ئەوە چەند وەستا بێت بۆی ئەو پرسیارەمان گەڕێنێتەوە بۆ سەردەمێکی خۆمان پێناچێت لای خۆمان هێتا ئێستا قەیران بێت لە کوردستان پێناچێت هێتا ئێستا قەیران بێت چونکە سوپاس بۆخوا کوردستان خۆی هەندێک بەرهەمهێنانی ناوخۆیی هەیەەوە هەتا ئێستاش ئەوەی کەوا ئەکری بۆ نمونە ئەوەی کەوا لە سلێمانیا دابەشەکرێ هەمووی بەرهەمهێنانی ناوخۆی ڕاستە بازرگانەکان لە ئێرانەوە جاران ئەیان هێنا بەڵام ئێستا ئەوەی کەوا هەیە وەکیلەکان کۆمپانیەکان دابەشی ئەەکەن ناوخۆیە و کۆرمۆریش بەڵکو بکەوێتەوە ئیش پێچە لە کارەباکەەوە دیارەویش کەم خەریکە ئەو گرفتە چارە سەرەکرێ بەڵامی تر ئەمە ئەزانم ئامانجی نەتەنیاهۆیە نەتەنیاهۆ ئەمە هەدەفێتی هەدەفەکەی بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت هەدەفەکەی ئەوەیەکەوە ئێران بگەڕێتەوە بۆ دواوە زۆر بۆ دواوە هەموو ئەو بنیادناری لە دەیا ساڵی ڕابردووە لە ئێرانە بە دەرباز بوون لە ئەو گەماڕۆییکەوا لەسەری بووە بنیاد نراوە لە ژێرخان بە تایبەتی تر ژێرخانی ئابووریە ژێرخانی بینەسازیە ژێرخانی بازار و بنیادنانە تەکنۆلۆژیە هەموو ئەوانە ئەوەیەکەوە ئێرانەکان تێک بە ئێران تێک بشکێنێ ئەوەیە ئامانجی نەتەنیاهۆی تر گەری ئێرانی چۆن ئەژین ڕائەپەڕنیان ڕاناپەڕن ڕژەم ئەگۆڕەیان ناگۆڕێ بە دیدی من ئەوەندە گرنگ نییە بۆ نەتەنیاهۆ بەقەدەر بە ئەندازەی ئەوەی کەوا توانای ئێران لەناو بەرێت ئێرانەکان بێتوانە بکە کاولی بکە کاول ینی ئەگەر پێی بکرێ و بەردەوام بێ ئەو هیچ گرفتێکی نییە لە ڕێگەی فڕۆکە سەربازەکانەوە بەردومانی ئێران ئەکات و ئەمریکاش چەکەکەی ئەداتێ و ڕێکراوەکانی جوولەکەش لە جیهانە پارەی بۆ کۆکەنەوە پارەی ئەدەنیان لەوانەیە هەندێک لە وڵاتانی کەندا و تێچووی هەندێک لەو بەردومانانە بگرنەخۆ ئەم بەمڕۆ بە بەوەردمانکردنی پارس
کە گەورەترین کێڵگەی غازی سروشتی جیهانە کە عەتەم شەریکایەتی لە بینی قەتەر و ئێرانە، لایەکی ئێرانە و لایەکی قەتەرە. ئەمە بەم هەنگاوەی ئیسرائیل و ئەمریکا ئاگری شەڕ دامرکێتەوە یان زیاتر پەراسەنێت؟ خۆی هەندێکی عەرەبی هەیە هەتا ئەو کاتەی زۆر تەسک و ناڕەحەتە بێتەوە یا زۆر قورس ئەبێ ئیشەکە لەوانەیە ئەو کاتە دەرچەیەک هەبێ بۆ ئەوەی کەوا لی دەرباز بی. بەڵێ. بەڵام ئەم ئێشگەاندنەی کەوا نەتەنیاهۆ ئێستا بە ئێرانەکانی ئەکات و ئەو ڕەوتەی کەوا ئێستا دەسەڵاتدارە لە ئێرانە زیاتر لەوەیە کەوا پەرچەکردداری ئەبێت، زیاتر کاردانەوەی نەرێنی ئەبێ نەک بۆ ئەوەی کەوا بچێتە ناو بازنەی دیبلۆماسیەت و تەسلیم بێت، چونکە ئێستا هەر جۆرە دانیشتنێک لەگەڵ ئەمریکەکانە بکرێت. من ناومناوە خێمەکەی سەفوانی ساڵی 1991 نێوان ئەمریکەکان و عێراقیەکان ئەو کاتەی سوڵتان هاشم ڕۆژ وەرەقەیەکیان پێدا و ئیمزای کرد و تەواو هیچ شتێکی لەدەست نەما. ئێران ناگاتە ئەو حاڵەتە مەگەر یەقینی هەبێ لەوەی کە ڕژێم ئەڕۆقێ، چونکە مانەوەی ڕژێم هێڵی سوورە لە لای ئەوان. ئیتر مانەوەی ڕژێم چۆن ئەبەیان نابێت تا چ ئاستێک و چۆن ئێرانەکان بەتایبەت سوپای پاسداران قبوڵی ئەکەن ئەوە نازانم. بەڵام ئەمە ئیتر نەتەنیاهۆیە و بەو شکلە مامەڵاکان نەخێر ئاگرەکە نەگەیشتونەتە لووتکە، چونکە هێشتا زۆر لە چەک ماوە کەوا بەکاربهێنرێت چ لەلایەن ئیسرائیلەکانەوە چ لەلایەن ئەمریکەکانەوە و لەوانەیە لەلایەن ئێرانەکانیشەوە هێشتا لە هەک بەسەر بازەکانە جۆرەێکی تر لە بادیستی و مۆشک ماون و هێشتا ئەو ئامانجانەی کەوا دیاری کراون، ئەو پێگانی کەوا دیاری کراون لە ئێرانەکەەوە بەردومان بکرێن و خاپۆر بکرێن هێشتا پێچێ ئەو بانکانە پێڵین کۆتایی پێ ناتبێت. جا هێشتا لووتکەکە نییە، بەڵام ئێمە لە ئاستێکی ترس ناکەین. ئێمە وەکو هەرێمی کوردستان مەبەستە ناوچەکەی هەرێمی کوردستان هەتا ئێستا ناوچەکەی هەرێمی کوردستان هەتا ئێستا لە ئەو درۆنانە نەبێت زۆر کاریگەریەکی نەرێنی ئەم جەنگە بەسەریەوە نەبووە. لەخوا ئێستا پێوەی دیار نییە توانیوێتی ینی من وازانم سیاسەتی پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان و سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی تا ئێستا هەتا هەنووکە ژیرانە بووە، توانیوێتی کە باڵانسەکە ڕابگرێت لە نێوان ئێران و لە نێوان ئەمریکاوە بەشە ئابوووریەکەشی. بەڵام پێدوانیە بە جۆرێکی تر ئێمە گورتمان لێ درێت باسی عێراقەکەم ئەنجامە سەر هەرێمی کوردستانەوە تا کارەبای عێراق قەڵێت ئێمە 3200 مێگاواتمان لەدەست داوە بەس لە یەکەم سەعاتی وەستانی هەناردەکردنی غازی ئێرانی بۆ عێراق مەبەستی لە هاوردەکردنیە. طبعاً ئێران هەناردەیەکات و ئێمەش هاوردەیەکەین. ئەمە سەعاتی یەکەم. عێراق کاریگەری ڕاستەخۆی ئەبێ لە ساڵانی ڕابردوو لە ساڵانی ڕابردوو هەموو ساڵێک ئەوەندە ملیارد دلار تەرخان کراوە بۆ وەزارەتی کارەبای عێراقی، ینی 25 بۆ 30 ملیارد دلار هەتا ئێستا دیاری کراوە بۆ کارەبای عێراقی و ئەوەشە ئێران لێ ئەدرێ ئەم لێرە بێکارەبا بێت. ئەو گەندەڵی ئەوەش بابەتێک بۆ گەندەڵی بۆ کۆی جەنابە باسیەکەی لە پەرلەمانی عێراق باس کرا و چەند وەزیرێکیش کە قسەیان لەسەر بوو ئەمانە گەندەڵیان کردووە لەو بابەتەیە. بەڵام ئێستا کاتی ڕاستیەکەیە پێت وایە ئەمە فعلا عێراق باجەکەی بات و کاریگەریشی هەبێ لەسەر ئێمە؟ من وا ئەزانم بەنسبەت ئێمەوە کاریگەری لەسەر عێراق جیا لە کاریگەری لەسەر ئێمە. کاریگەری لەسەر عێراق بە شێوەیەکی ترە، کاریگەری لەسەر ئێمە بە شێوەیەکی ترە. وەڵا سپاس دەکەم ئەمەشی کەیتەوە بۆ بینەران و بیسەرانی کورسان نیوز. کاریگەری لەسەر عێراق ڕاستەوخۆیە، کاریگەری لەسەر کوردستان ناڕاستەوخۆیە. چونکە بۆ نمونە بابەتی وزە تەنانەت بابەتی فرۆشتنی نەوتیش ئەوەی کەوا عێراق نەخشەی بۆ داناوە لەسەری ڕۆیشتووە لە ڕابردوو کاریگەری ئەو جەنگەی ئەبێ لەسەر، بەڵام ئێمە دوورین، ینی گەروی هۆرموزدا ئێمە نییە بۆریەکە ئەوە تا عێراق پەنای بۆ بە گازی بەرهەمهێنانی کارەبا یان غازی بەرهەمهێنانی کارەبا لە کوردستانەوە لە عێراقەوە نییە، تەنانەت بەرهەمهێنانی غازی ناوماڵیش ناوخۆیە، بەرهەمهێنانی نەوتی ناوماڵیش ناوخۆیە، مەگەر ئەوەندەی کەوا لە ڕێگای درۆنەوە بیسووتێنن بەردومانی بکەن. ئەگەر ئەوە نەکەن نەخێرەوە ئەو کاتە بە شێوەیەک کاریگەری نابێ. بەڵام بۆ عێراق کاریگەری ئەبێت. من وازانم لە عێراق تەنها بابەتەکە گەندەڵی نەبوو کەوا گەیشتوتە ئەم ئاستە ڕاستەخۆ ئاوها لە کاتژمێری یەکەمە کاریگەری نەرێنی هەبێت بەشێکی سیاسی بوو. من وازانم بەشێکی لەو سیاسەتەی هاوردەکردنی غاز و گازی ئێرانی بەشێ بوو لە وەفایەک لە مکافەیەک لە هاوکاریکردنێکی ئابووری ئێران لە ساڵانی ڕابردوو لەلایەن عێراقیەکان و لەلایەن هەندێک لە وەزارەتانەوە هەندێک لەوانەی کەەوە ئەو کاریان بەدەست بوو
بۆ ئەوەی کە گازەکە لە غازەکە لە ئێرانەوە بێن و پارەکە بچێتەوە بۆ ئێران و بە نرخێکی گرانی شەگینا نیوەی ئەو پارەیە ئەگەر خەرج بکرایە بۆ بەرهەمهێنانی غاز لە پارێزگای ئەمبار بۆ نمونە ئەوە عێراق ئەو کاتە پێویستی بە ئەوە نەبووکەوە ئێستا ئێمە بە کۆرمۆر 6 ملیۆن کەس کارەبا بدرێت عێراق ئەیتوانی لە ئەمبار لە بەسڕا لە شوێنی تر بتوانێت لە بێجی ئەو کارە بکات بەڵام نەیکرد بەشێکی گەندەڵی و بەشێکی تریشی سیاسیە پەیوەندی بە ئێران و هاوکاریکردنی ئێرانەوە با تۆزێک باسی کۆبوونەوەی دوێنێ شەوی ئەنجومەنی نوێنەرانی عێراقکەین حەڤە لەسەر هەژدە بوو کە کۆمەڵێک بڕیاریان دەرکرد یەکەم مەسەلەی مەعاشە ئەبێ لە مۆدووە چۆن لە بەغا مەعاشە درێت لە هەمان کاتە لە هەرێمی کوردستانیش بدرێت باسی ئەوەش کراوە مەسەلەی نەوتەکەی وتوانە حکوومەتەوەی هەرچۆنێ بێت ڕێگایە بدۆزێتەوە کە نەوتەکەی عێراق بفرۆشێت چۆن ئەیکات ئەوەیان ئەبێ خۆی چارەسەری بکە مەسەلەی سێهەمیش ئەوەیە ئەنجومەنی نوێنەرانی عێراق وتوێتی ئێمە هەرچیە بکەن ئێمە پەنجەمۆرتان بۆکەین دەنگدانی لەسەرەکەین کە نەوت فرۆشتنی نەوت چارەسەرکە چوارە مەسەلە کۆنتڕۆلی حکوومەتە وتوانە بێ حکوومەتی بەغا دەسەڵاتی خۆی بەسەر هەموو کون و کەلەبەرێکی بەرەمهێنان و گواستنەوە و دابشکردنی نەوت تا بسەپێنێت مەسەلەیەکی ترمانەی ئەسی کۆدایە لەبری ئەوەی تۆ بە وەرەقە و ئەم ئیمزا و ئەم ژوور و ئەو ژوور بکەیت و وەرەقەیەک 2000 مۆری پێوە بێت و نازانی پارایی بەچێ لە مۆدووە ئەگەر بارەکە و لە باشماخ بێ بۆ نمونە هەتا گەیتە باشماخ دۆ هەموو شتەکانە بە ئۆنلاین تەواو بووە ئەویش ئەو خوێنێتەوە کوڕی وەزیریت کوڕی فەقیریت نازانێت بارەکە و سەلامەت بێت گڵۆپەکە و سەوزە و دەرەچێت بارەکە و سەلامەت نەبێت گڵۆپەکە و سوورە و زەردە و ئەوەستیت و بارەکە و داگریت و فەحسەکرێت ئەمە عێراق ئەڵێت ئێمە ئەمانەوێت سیستمی ئەسۆی کۆدا لە زاخۆوە تا بەسڕا جێبەجێ بکەین پەیڕۆ بکەین ئەمانەی کە دوێنێ شەو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق قسەی لەسەر کراوە لەو باوەڕێیایی بەم زوانە جێبەجێ بکرێن بەنسبەت موچەی فەرمانبەرانی هەرێم ئەمە تازە نییە تەنانەت دادگای فیدرالیش ئەو بڕیارەی داوە کەوا ئەبێت خەرج بکرێت لە کاتی خۆی لەگەڵ فەرمانبەرانی تری عێراق پرسیارەکە ئەوەیە چۆن ئەگەر بکرایە ئەو بڕیاری دادگای فیدرالی جێبەجێ بکرایە بەو شێوەیەوە تەنانەت بڕێرەکانی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش ئێستا پێویستی بە ئەوە ناکرد کەوا پەرلەمان بڕیار دەرکات کەواتە دیسانەوە ئەڕۆینەوە ناو ئەو گێژەڵۆکەیەی وەزارەتی دارایی و تەیف سامی و دیوانی چاودێری ئێرە و دیوانی چاودێری بەغا و لیستەکە و پاکردنەوە هەتا دوای داهاتەکە بێنەوە $120 و ملیارەکە و ئەم ئەچینەوە ناو هەمان ئەو گێژەڵۆکەیە کەوا ئێستا تایین ئەمە بەنسبەت موچەی هەرێمەوە ئەمە یەک دوو بەنسبەت غاز و فرۆشتنی نەوت و ئەمانە ئەوە ئێستا ئەوە دەرەنجامی ئەو سیاسەتە دروست و تەندروستەی عێراقا کەوا لە ساڵانی ڕابردوو حکوومەتی یەک لە دوایەکەکانی بەغدا گرتویانەتە بەر چونکە تۆ هێڵی بانیاست هەبوو هێڵی کەرکووکت هەبوو جیهانت هەبوو خۆی بڕی خۆی دایخست عقبەشت هەیە یعنی تۆ ڕێگای عقبەی ئوردونت هەیە لە ناو پاکی ئوردنەوە ئەویش بۆریەک ئەتوانی کەوا چاکی بکەیت لی بیت بۆری تازە دروست بکەیت دابنەی بۆ ئەوەی کەوا لە خەلیجی عقبەوە کەنداوی عقبە لەوێەوە لە دەریای سوورەوە بڕاتە دەریای سپیناوە ڕاست و لیان بچێتەوە بۆ گەڕێتەوە بۆ محیطی هەندی بۆ بڵێن بۆ ئەو لە ئەگەر بۆ چینیش بێت و ئەو مەسەلەیە چارەسەر بکرێ بۆ چۆن ئێستا سعودیە لە کاتی ناڕەحەتیە پەنای بۆ ئەبایان بوورەکەم قسەی و پێ بڕم بەڵام بنکەی سەربازی ڤیکتۆریا لە بەغا بە درۆنی خۆکوژی بردومان کراوە لە کاتی بوونی زانیاری نوێ ئاگەڕینەوە لای پێامێرمان لە بەغا لەگەڵمان نابێت بەڵام گرنگە کاک شیروان ئەم هەواڵە نوێیانە بۆ بینەران و بیسەرانی کورسات نیوز بخێنە ڕوو دواتە جەنابی شیشی کاری بۆ بکەیت ببوورە قسەکان تاوکە بەڵێ عقبە هەبوو ئەوەشیان نەکرد هەموویان هێشتەوە بەسەر فاو بەس فاو لە گەڕووی هورموزەوە ئەمەش بابەتێکی سیاسی بوو هەندێک ڕەخنەبوون لە سیاسەتی ئەردەن نانویست ئەو زەویە بەکاربێنن لەگەڵ کوردستانە ئەوە بوو تێک درا و جیهانیان داخست لەگەڵ سووریا ئەوە ئێمە ئەزانین بارودۆخی سووریا خۆی چۆن بۆ هەڵوێستی ئەو لە 2023 تا ئێستاش لەگەڵ عێراق چۆن بۆ عێراق سیاسەتی چۆن بوو لەوێ یعنی ئەو دەرگایانە هەبوون عێراق ئەیتوانی بەکاری بێنێ بەڵام هیچ یانی بەکار نەهێنا سپاس دەکەم کاک شیروان بەڵام هەواڵێکمان هەیە زۆر گرنگە من ڕای جەنابتی لەسەر بزانم طبعا سەیتەرەکانی باسیج لە ئێران باز لەواکرێت کە ئێستا لە سەیارەوە تەقا لە خاڵی پشکنینی باسیجەکرێ لە ئێران ئێمە چوینە قۆناغێکی نوێەوە
ئەم سەرچاوانە باوەڕ پێکراون کێسا باوەڕیان کردوێتەوە ئەڵێ لە سەیارەوە تەقە لە خاڵی پشکنینی باسی جەکرێت تا ئێستا ئەوە نەبووە ئەمە هەنگاوێکی نوێ لە ئێران گیراوەتە بەر ئەمە یەکەم جار نییە ئەمە دومین جارە جاری پێش و هەفتەی ڕابردوو وازانم 20 بەسیج کوژرا هەر بەو شێوە لە پێک دەدانێکی ناوخۆی کۆڵانەکانی ئێرانە 20 بەسیج کوژرا لەلایەن چەکدارەکانەوە بەڵام ئێستا کە ئەوە دووبارە بێتەوە خۆی بەسیج ئیشی چییە ئێمە ئازانین بەسیج واتە بەعالی پێوتری تابعە جۆشدان پەیوەندی بەناوخۆ هەیە سوپای پاسداران پەیوەندی بە پاراستنی ئاسایشی ئێرانەوە هەیە لە دەرەوەی سنوور بەسیج پەیوەندی بە پاراستنی ئاسایشی وڵاتەوە هەیە لە ناوەوەی سنوور ئەمە هەردووکیان گیان لە سوپا خۆی سوپای ئەرتەشی ئێرانی با بڵێن وەزارەتی بەرگری لەسەر باز بەسیج ئەو ئیشەیەکەوە ئێستا پاراستنی ناوخۆ و یەکپارچەیی و ئاسایش و سەقامگیری ئێرانی بەدەستە ئەو هێزە بریتە لە بەسیج سەدەها هەزارە ئەگەر بۆیە تۆ تەماشا بکەی ئەمریکا بەتایبەت ئیسرائیل لە ماوەی ڕابردوو زۆر جار لە ئەو پێگەیان لە ئەو قاڵە پشکنینیانەیەکەوە بەسیجیان بۆ لە ناو شارەکان بەتایبەت لە ئێران لە تاران ببوورە لی ئەدا بۆ ئەوەیکەوە ئەو هێزە ناوخۆیی ئاسایشی ئێران ئەپارێزێت لە ناوی بەرێ ئەمە بەشێکە لەوە جا جوڵەی ناوخۆیی ئەوە نیشانەی پرسیاری زیاتر دروستەکە ئایا ئەمە هەر وەک جوڵەکەی ڕابردوو یەکێکە واتە هەر ئەو سیخۆڕانەیان ئەوانەی ئەو مرتەزەقە با بڵێن لەلایەن ئیسرائیلەوە بەکرێ گیراون ئەو جۆرە ئیشاکەنیان ئەمە بەشێکە لە ڕێکخستنی ناوخۆیی سەرەتایەکە بۆ ئەوەی کەوا فراوان بێ لەژێر بردومانەکانی ئێرانە یعنی جەستەی دەستەڵاتی ڕژێمی ئێرانی شەکەت بکرێت کە شەکەت بکرێت زۆر توانای بەرگرین نەمێنێ ئەمە ئەبێت چاوەڕێ بکەین بەڵام خۆی بۆ خۆی جورئەت بوونی جورئەت تا ئەو کاتەی تۆ بتەوێت یان بتوانی بێتە سەر جادە ئەوها ڕوبەڕووی بەسیج ببیتەوە لەو شوێنانە من و ئەزانم خۆی بۆ خۆی ئەمە جورئەتێکە دروست بووە لەوەی کەوا دەوڵەتی ئێرانی لاواز بووە ڕاستە هێتا ئێستا ماوە هێشتا بەرگری کردووە و نەڕووخاوەوە بەم ئاسانیش ناڕوخێت چونکە هێزی نێودەوڵەتی هەیە لەوانەیە بێنە جوابیان هەندێ شار بکەن بەڵام بەڵگەیەکە لەسەر ئەوەی کەوا جەستەی ناوخۆیی ئێران ئەو یەکگرتنەوە هێز و یەکپارچەیی تیان نییە خۆگەری بەرهەڵستکاری تیان نەماوە وەکجارە بەڵام هەر ئەم خاڵەش بووە کە گرەوی لەسەر کراوە ناتانیاهۆ و ترامپ گرەویان لەسەر کردووە کە میلەتانی ئێران هەڵسن دژی حکوومەتی ئێستای تاران ئەتوانین بڵێن ئەمە یەکەم هەنگاوە کە دەستی پێکردبێت یان جارێ زووە زووە بەم شکڵە ئەوها نابێت ینی لە شوێنێک دوو شوێن سێ شوێن بەو شکڵی ئەوها نابێت ئەبێ بە جۆرێکی تر بێت بە جۆرێکی تر بێت چونکە ئۆپۆزیسیۆنی تر هەن لە حدودی ئەفغانستان لە پاکستان لە بدوشەکان لەوێ هەن سونەکان سونە فارسەکان ینی ئەوانیش بزاوی چەکداری خۆیانیان هەیە دش بە ئێران نەک کورد نەک عەرەب نەک بلوش تەنانەت هەندێکیش لەوان لە فارسن و بلوششن ئەوها توانای ئەوان لەو جۆرە هێشتا ناتوانێت و ئەمە بخوێنیتەوە بەڵام بۆ خۆی ئاماژەیەکە ئەگەر ئەم جەنگە درێژە بکێشێ ئەمە تەشەنە بکە چونکە بە بەردەوام ئێران بە بەردەوام باج ئەدا بە بەردەوام جەستەی ماندوو ئەبێ بە بەردەوام جەستەی ئەڕوشێ لی ئەبێتەوە لی ئەڕوخێ لی نامێنێ نەتەنیا هەوش ئەوێ بەرەو کاولی بە کاولی بکە وەک غەزەی لێ بکە وەک ئێستای لە لوبنان کەوا چۆن بە ئارزوی خێوە خۆی بەپی سەرچاوەکان بەیاننامەیەکی ڕابەری نوێی ئێران بڵاوەتەوە ئەڵێت ئێمە تۆڵە ئەکەینەوە بۆ خوێنی عەلی لاریجانی کەواتە ئەم جەنگە درێژە کێشێت وەکوەی کە جەنابێ ئێستا ئاماژە پێ ئەم جەنگا یان ئەبەیەکێکیان واز بێنن یان ئەبێ درێژە بکێشێت ینی ئەگەر هەردووکیان لەسەر ئامانجی خۆیان سوور بن ئەوە ئەبێ ئەم جەنگە درێژە بکێشێت چونکە هیچ کامێکیان لەو هێزەیانی کەوا ئێستا تەسلیم بن بڵێ بڕۆخە ئێران ماوێتی ئێران بە سەدەها هەزار سوپای پاسدارانی هەیە لەگەڵ بەسیجا بێجگە لە سەرباز بێجگە لە پۆلیس بێجگە لە هەتا دوای لەوانەیە پۆلیس زۆر خۆی نەخزیێنێتەوە ئەو بابەتە چونکە کەسانێکی مەدەنین و زۆرەوەی شیانە بەڵام بەو شکلە نابێت درێژە ئەکێشێت نازانی ئەگەر ئێران چەکێکی هەبێت بەکاری نەهێ نابێت بتوانێت بەرامبەرەکەی پێڕا بگرێت نازانم مەگەر بگەینە ئەو کاتە پاش ئەوەی زۆربەی سەرکردەکانی کوژران هێشتا چەکی بەکار نەهێناوە کە بەرامبەرەکەی تووشی شۆکات لەو باوەڕێیت
هەر ڕۆژەی ساڕۆخێک دەرەکات دوێنێ سجیل بوو پێشتر فەتاح بوو پێش ئەوە قادر بوو نازانی شەهر بەڵێ ئەو ناوانە نازانی ئایا من قەناعتم نییە کڵاوی ئەتۆمی هەبێت کڵاوی ئەتۆمی هەبێت لەوانێ هەڕەشەی پێ بکە بۆ بەکارهێنانی بەڕێوەبەری هەواڵگری ئەمریکاڵێت ئێران لە دوای حربی یۆنیۆ 2025 جوانێ دەستی نەکردوێتەوە بە پیتاندنی یۆرانیۆم. جا ئێستا جەنابەتیان من نازانین بە کامیان باوەڕ بکەین کێ ڕاستگۆیە و کێ درۆوەکە. بەڵێ ترامپ کاتێکەوە شەڕەکە بوو لە ڕۆژی دووەماوتی ئێران یەک هەفتەی ماوە چەکی ئەتۆمی بەکاربێن دروست بکە. ئەوە ئێستا لە بەپەلەیەکی ترە هەواڵێکی بەپەلێت دەنگی تەقینەوەی بەهێز لە ڕیاضی پایتەختی سعودیا بێت ئەبیسترێت ئەوەیە کە پێم وتیت ئێران ئەڵێت حەق بە حەقەکەینەوانێ جانازم ئەو ئەڵێت ئێمە لەو وڵاتاین کە هێرشی کردوتە سەرمان بەڵام ئێستا ئەڵێت دەنگی تەقینەوەی بەهێز لە ڕیاضی پایتەختی سعودیا بیستراوە. ئێران ئەو وڵاتانە جیا ناکاتەوە لە ئیسرائیل و لە ئەمریکا لەم شەڕە لەم جەنگە بەڵێ بە یەک چاو تەمەشایان ئەکات و قەناعەتی تەواویشی هەیە بەوەی کەوا هەموو بەرژەوەندی و داهات و بەشێکی ڕێژەیەکی زۆری لە ئەو پارەیە کەوا دەستی ئەو وڵاتانە ئەکەوە لە ڕێگای فرۆشتنی نەوت و غازەوە ئەچێتە گیرفانی ئەمریکەکان و لەوانەیە هەندێکیان هاوکاری ئیسرائیلیش پێن بۆ ئەم جەنگە وەک چۆن لە جەنگی غەزە هاوکاری ئیسرائیلیان کرد. جا ئێران ئەمە ئەزانی و لێدان لە وڵاتانە لێدانە لە بەرژەوەندی ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ نەک ناڕاستەوخۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئەگەر ئەوە نەکات ئەم ساروخەکانی ناگەنە ئەمریکا باوەڕم نییە بتوانن کەەوە پاڵاوگە نەوتەکان بەکار بهێن بکەن بۆیە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەیە بەرژە ئەو ئەدات لە بەرژەوەندەکانی ئەمریکا بۆ نمونە ئێستا ئەگەر کۆمپانیایەکی دەرهێنانی نەوت یان کۆمپانیایەکی بەرهەمێنانی نەوتی ئەمریکی لە عێراقا بتوانێت بسووتێنێ و دەری بکە ئەمە لێدانێکی زۆرە لە بەرژەوەندی ئەمریکەکان یعنی ترامپ ئێستا ئەوەندە فشاری کەوتۆ لەوانەیە لای خۆمان هێشتا لە کوردستان کاریگەری ئەم جەنگە کەمترە لە ئەمریکا یعنی لە ئەمریکا لە 1970 بۆ 80 بۆ 20 لیتری بنزین گران بووە لە ئەمریکا ئەوە تا ترامپ ناچار ئەو یاساییکەوە دەری کردبوو هەندێک لەو باجەی زیاد کردبوو لەسەر هەوردەکردن و ئەنادەکردنی نەوتوغاز وزە با بڵێن ئەو یاسایی ئێستا وەستان ئەوارەیە بە کاتی خۆمان بەڵام هێشتا لە لای ئێمە بارودۆخەکە ئاساییە. وەزیری بەرگری ئیسرائیل ئەڵێت کەس پارێزراو نییە لە ئێران و سوپرایزمان هەیە بۆ ئێران تەسەوڕێکی بەتەمای چی بن؟ نا ئەو پێویست ناکات بڵێت کەس پارێزراوە یان کەس پارێزراو نییە کەس پارێزراو نییە ئەسڵن ئەوان کە دوای علی خامنەی کێ پارێزراو بێ مەگەر مەبەستیان پزیشکی بێ یان عەباس عەراقچی بێ پزیشکیان ببوورە یان عەباس عەراقچی بێ ئەو جۆرە کەسایەتیە دیبلۆماسیانە مەگەر ئەوانە لە ناوبەرن ئەگینا ئەوان دەستیان نەپاراستۆ لە کەس و برارەکانیش دەرکراوە هەر هەمووی ئەوە ئامانجی ئیسرائیلە ئەمە ئێستا ڕوئەدا ئاوات و حەزی دڵی نەتەنیاهۆ و ئیسرائیلەکانە ڕژێم ناگۆڕیان ئەگۆڕێ زۆر باکیان یەک ئێران کاول بکەن خاپوری بکە ئەوە ئێستاکاری ئەوان ئامانجی سەرەکی ئیسرائیل خاپورکردنی ئێرانە نەگۆڕین دەسەڵاتەکەی بە قەناعەتی من ئامانجی سەرەکی ئێران ئیسرائیل لە ئێرانە خاپورکردنیەتی دواخستنیەتی وەستاندنیەتی گەڕانەوەیەتی بۆ دواوە کاولکردنیەتی ئیتر ئەو کاتە ڕژێمە گۆڕێت و ئەگەر ئەمەی نەکرد و ڕژێم گۆڕا ئەو ڕژێمەی دێ ئەمە ئەکا یعنی ئەو ڕژێمەی دێ خۆی بەهێز ئەکا بەرامبەر بە ئیسرائیل هەموو ئەو جونگەکانی هێز کەەوە ئێستا ئێران هەیەی و ئیسرائیل لێ ئەتەرسێ ئەڵێ لێ ئەتەرسم هەموو ئەوانت ڕادەست دەکا وەک چۆن معمەر قەزافی کۆمپانیای نەوتیان کارگەی ئەتۆمی ڕادستی بەریتانیەکان کرد مەبەستە 2003 2004 ببوو لە دوای ئەوەی کە سەدام کوژرا کە ئیدام کرا معمەر قەزافی هات و هەموو بەرنامە ئەتۆمەکەی تەسلیمی ڕۆژئاوا کرد پێشتر بوو هەر دوای ڕوخانی سەدام دوای ڕوخانی عێراق سەدام گیرا بوو لە زیندان بوو دوای لە کاتی دادگایکردنەکەی لەو کاتا مەبەستم ئەوەیە تۆ لەو باوەڕێی ئێرانیش تەمێنە بوو بێت لەوە یان هاوشێوی ئەو بکات ئەویان تێنەگەیشتم
ئەو ڕژێمەی دێت ئەو ڕژێمەی دێت ئەوە ئەکا ئەگەر ئێران کاول بێن کاول نەبێت ئەو ڕژێمەی دێ بەرامبەر ئەمریکەکان و لەگەڵ ئیسرائیلەکانە ئەو جۆرە هەنگاوە ئەنێویتر ئەو کاتە ئەگەر کاولش نەبێت بەهێزی ئەکا ینی ئەیکات بە تەیرێکی معقول ئەیکات وەک وڵاتێکی وەک ئەندەنووسیا وەک مالیزیا وەک لە کاتێکە ئێران بەنگلادێش بەڵێ لە کاتێکە ئێران ئەڵێت ئێمە کەشتی جەنگی USS ئەبراهام لینکۆڵنمان ناچار کردووە پاشە کشە بکات و جیرالد فۆردیش بە هەمان شێوە پاشە کشەی کردووە لە ناوچەکە ئەوە ئەتوانرێت بە ئاسانی بکرێت بە ناوچەیەکی تریان وڵاتێکی ترۆکتۆ باسیەکەی دەستەمۆ بکرێت بۆ ئیسرائیل دیسانەوە ئەیڵێم ئەگەر ئەم جەنگە بەم شکلێکەوە ئێستا هەیە بڕوات ینی کاولکارێکی زۆر لە ئێران و لە ناوچەکە ڕوئەدا قەت هەرگیز بە تەمای ئەوە نەبین کەوا ئێران تەماشای خۆی بکە ئەوها پەلوپۆ ئەکرێت وڵاتانی تریش لە دوورەوە ئەو هە تەماشای ئەکەن لە نازوو نیامەتا بژین ئەوە لە سیاسەتی نێودەوڵەتی ئەوەی پێ ئەوترێت جیۆسیاسی لەم سەردەمە ئەو شتانە تیار و نادا ئەمە وڵات ئەمە ساڵانی ڕابردوو نییەکەوە هەر وڵاتێک بۆ خۆی یان هەر عشیرەتێک هەر شارێک خۆی بۆ خۆی بژێنێ و پەیوەنی بە ئەویترەوە نەبێ ئەم ڕئیس عشیرەتی فڵانە و ئەو ڕئیس عشیرەتی فڵانە ئەو پارێزگاری فڵانە ئێستا هەموو شتەکان تۆڕن تۆڕ ئەوە تا ئەو بردومانی ئێرانەکە قەتەر کاریگەری ئەبێ قەتەر خاوەن پشکە لە ئەو کارگە بەرهەمهێنانێکەوە پارسی بەکارە تەنانەت ئێرانەکان ناوی پارسیان بەکار نهێنە ئێرانەکان ناوی ئەسوولیەیان بەکارێنە ناوە عەرەبەکان بەکارێنەکەوە لە کەندا و بەکارهێنێت لە ناو عەرەبەکانە هەموو ئەمانە پەیوەندیان بەیەکەوە هەیە ینی تۆ ئەگەر بتوێت لە تاران بی بەڵام بنکەیەکی سەربازگای ئەمریکیەکانت هێناوە لە ئایدید یان لە مەنامە یان لە کوێت یان لە ئیبارات داتناوە لە ڕاستولخەیمە داتناوە یان لە ڕیاض و چاوەڕێبیکەوە ئێرانەکان بێدەنگ بن و تۆ بە ئارزوی خۆی ئەو ئەمریکانی دۆستی تۆ لەسەر تاکیەکە لەسەر زەویەکەی تۆ ئاوها ئەوان کاول بکەن و بەسەر بفرۆشیت و ئەوان پارەی نەوتەکە بەرن و بڕۆن چێکی پێ دروست بکەن و بێنەوە لە ئێران بن و ئێرانی بڵێ قوربان ئەوە سەبەری و خاکی خۆتان نه لەم سەردەما لە جۆری پەیوەندی نێودەوڵەتیەکانە لەلایەن لە ڕۆ سیاسیەکەەوە لە ڕۆی ئابوورێکەوە ئەو جۆرە کارانە ناڕوایتر وڵاتە عەرەبیەکان هەرچەندە هاوار بکەن بڵێن ئێمە وا و ئێمە بەو شکلە و هاتا دوایی ئەوە ناخوا بە هیچ شێوەیەک کاک شیروان ترامپ لە کۆشکی سپیەوە قساکات با پێکەوە گوێبیستی بین تاانێسا لەوانەیە مایکەکانی بۆ بێن لەگەر قسە بکات بابزان مۆزیری جەنگیشی لەگەڵا بوو بینین باوەڕ ناکەم قسە بکات قسە ناکات ڕۆژنامەوانەکان لەوێ کۆببوونەوە کە قسەیان بۆ بکات وڵامی تر ئەمە ترامپە وەکو بەشێک باسی ئەەکەن بە حولحولی طبعا بەسەف کراوە مە قسەی ئێمە نییە قسەی چاودێرانی سیاسیە بۆیە چاوەڕوان بوون ڕۆژنامەوانەکان کۆببوونەوانەیە کە قسەیان بۆ بکات قسەی بۆ نەکردن گەڕێمەوە بۆ لای تۆ کاک شیروان ترامپە بینی سەردانێکی ئاسایی هەیە لە سعودیە لەڕێی تەلەفۆنەکانەوە نامە چوە بۆ سعودیەکان پیان نەڵێت ئاگاتان لە خۆتان بێت هێرشێکی تر بەڕێوەیە ئیمارات هاتۆتە سەرخەت ئەڵێ ئێمە ئیدانەی بە ئامانجگرتنی کێڵگەی غازی سروشتی پارچەکەین ئەم ئیدانەکردنەی ئیمارات ئەتوانێت بە دووری بخاتەوە لە هێرشەکانی ئێران ئەم شەو ڕۆژانی داهاتوو پێش ئەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە طبعاً با وەڵامی بەمەوە دوای باسی بەڵێ باش فەرموو نەخێر ئیمارات و بەحرین بەڵێ ئیمارات و بەحرین ئەم دوانە ئێران ڕقێکی زۆری مێژووی بۆ هەڵگرتوون لە کاتێکە ئەو متمانی تەواوی بە بەحڕین هەبوو کە ئەو نێوەندگیر بێت بۆ گفتوگۆکانی بۆ ڕێکەوتنی بەرنامەی ئەتۆمی لەگەڵ ئەمریکایە عمان ببوورە سەڵتەنی عمان ببوورە عمان بەحرین و ئیمارات ئەم دوانە ڕقی تەواویان هەیە لە دڵی ئێرانەکان لەبەر ئەوە ڕاستگۆ بن یان ڕاستگۆ نەبن ئەوە ترسە و تەنها بۆ میدیایە و تەنها بۆ لێدوانێکەوە بووترێ ئەگەنا لەلایەن ئێرانەکانەوە ئەوە بەحرین بوو بەحرێن بەشێکە بووە بە بەشێک لە سیاسەتی ناوچەیی یان هەرێمی ئیسرائیل
چۆتە ناو ئەبراهام بەڵێ ئەو کوێت و قەتەر گیان لە نێوەندەکە سعودیە دێت سعودیە هەندێک هەواڵ ئەڵێن کەوا بن سلمانەوە ئەکا لە ترامپ ئەڵێن مەوەستە هەر لێیان بە لە ئێران بە کاولیکە و هەندێکیش ئەڵێن نەخێوانە بە هەر حاڵ ئەبێت ئەویش گۆرزی خۆی بخوا ئێران زۆر باکی نییە لە ئەو حاڵەتە بەنسبەت ترامپەوە ترامپ ئەوەی کەوا بۆ بۆرد لە کتێبێکی هەیە کەوا باسیەکە لەم دوایانە لە 2004 نووسی کتێبەکەی 2004-2005 باسی جەنگی غەزاکە و لێرە باسی ترامپەکە باسی هەندێک دیداری خۆی لەگەڵ ترامپ و هەندێک قساکە ئەڵێ ترامپ یەکێکە لەوانەی خۆی ئەڵێ باوەڕی بە راپۆرت و شیکاری و داتا و ئەم جۆرە شتانە نییە هیچ و زۆر تااقەتیشی نیە هەر بیان خوێنێتەوە 2-3 دقه ئەگەر زۆر میزاجی هەبوو 5 دقه 5 خولک شتێ بخوێنێتەوە ینا زۆر ناچێتە ناو ئەو بابەتانە ترامپ ئەڵێ من اعتماد لەسەر حەدەسی ناو ناخی خۆمەکەم کەواتە ڕاوێژکاریشی نییە پشتی پێبەستێت ئەوانەی کەوا لە چوار دەورینی جێبەجێکارن ڕاوێژیان پێ ناکات جێبەجێکارن بە وەزیرەکانیشەوە بە وەزیرەکانیشەوە جێبەجێکارن تەنانەت جێگری سەرۆکی ئەمریکا خۆی یەکێک بوو لەوانەی کەوا دژ بەوە بووەکەوە ئەمریکا بچێتە ناو جەنگەوە یان دژ بە سیاسەتی ترامپ بووە بەڵام ئێستاوە بێدەنگەکە ئەیبینی جا ترامپ ئەو قەناعەتی هەیە ئەڵێ لە هەر کاتێکە بە گوێی راپۆرت و ئامۆژگاری خەڵکم کردبێت دۆڕاندوومە هەر کاتێک دوای خەیاڵ و ئیلهامی ناخی خۆم کەوتە بم بردوومەتەوە ئەمە میزاجێتی ئەمە قەناعەتێتی بەم جۆرە ئیدارەی بارودۆخەکەکە و تەنانەت بۆ بۆرد ئەڵێ ئاخر کەسێک کۆتا کەسێک کەوا قسەی لەگەڵەکە لەسەر دۆسیەیەک ئەو قسە جێبەجێیەکە یعنی بۆ چونکە هەمووی بە تااقەت و بە میزاجی خۆی بیر لە شتەکانەکاتەوە بەیاری شتەکانەدا ینی ئێستا بۆ نمونە من قسەیەکی لەگەڵا بکەم دوای جەنابەت بڕۆ قسەیەکی لەگەڵا بکە ئێڵێ دە باشە بەوان تر ئەمە بۆ من بۆ جەنابەت بۆ کەسێکی ئاسایی ئەگونجی ئەڵێ دە باشەوە بەوا بقیچێکە بەڵام سەرۆکێک لە ئەو ئاستا قسەکانی ئەبێ بەلێ دوان ئەبێ بە بڕیار جێبەجێ ئەکرێت جەنگی لێ قەومێ یعنی ئەمڕۆ بۆ نمونە ئەمری ئیسرائیلەکان ئەڵێن بۆ بۆردەمانکەری بنکەی پاس تومانە بە ترامپ و توێتی قەی ناکە کورە مادام نەوتنایە بڕۆن چێکەن بیکەن یان هەر ئاوا بەبێ بە میزاج و بە تااقەت کاک شیروان بەڵێ CBS نیوز ئەڵێت ئێمە لە زاری دوو سەرچاوی باوەڕ پێکرارەوە ترامپ پێی وایە کە دەسەڵاتی سەربازی ئێرانی بە شێوەیەکی زۆر خراپ تێکشکاوە بەڵام دوو دڵە لە شتێک ئەویش توانای ئێرانە لە چاندنی ئەڵغامە لە ناوچەکەیە هاوڕایت بۆ ئەم مەترسیەی ترامپ ئەترسن و لە هەفتەی ڕابردووشان نەیشاردەوە هێشتا نازانێت ئایا ئێران ئەلغامی چاندۆ یاننا ئێرانەکان ئەڵێن نەخێر ئێران ئەڵێن نەچاندومانە لە نیەتمانە هەیە بەڵام ئەمە جەنگە یەکێک لە ئەو بنەمانێکەوە لە جەنگە بەکارهێنرێ و پشتی پێبەستێ بریتە لە فێڵ تایبەت ترامپ فێڵیش لە سیاسەتا واتە درۆکردن ئەبێت درۆ بکە ینی کاتەوێ بەرامەرەکەت بخەڵەتێنی نەک تەکتیکات و لێزانین بەڵکو خەڵەتاندن و درۆکردن لەم جۆرە حاڵەتانە ینی ئەو ڕۆژێکەوە لە ئێران درا ئەو بەیانیە لە شەوەکە ترامپوتی هەتا ئێستا بڕیارم نەداوە جانێ نازانم بەڵام ئەوە تا هێشتا خەبەر ئێستاش هەر لە نوێترین هەواڵە CBS ئەڵێت باسی سەرچاوەکانەکەم تاوان تۆ تێپرسیان پێ ناکات بەس ئەوان ئیشی بۆکەن و توێتی من جارێک زۆر بڕیار هەیە کە هێشتا نەمیاوە ئیترخوا بەلاما بە نازەم ئەم بڕیارانەی کە زۆرێک وابێتون تا ئێستا نەیابێتن چی بێت ئەمە نوێترین هەواڵەکە ئێستا بڵاو کراوەتەوە ترامپ ینی لە من راپۆرتی ئەمریکەکانی لەسەر خوێنمەوە ئەوەی لە نیوزویەکان وسرێت ئەوەی کەوا لە راپۆرتی هەفتانەی کورتەی هەفتەی سیاسی نێودەوڵەتی فۆران پۆلیسی نیویۆرک تایمز هەموو ئەوانە کە ئەو راپۆرتیان هەیە یەکێکیان لە هەفتەی پێشوو لە فۆران پۆلیسی لەسەر ئەوە بوو ئەڵێن ترامپ باوە دانیشتۆ لەسەر کورسەکە و بیرەکاتەوە مشکی ڕۆیشتۆ و خەیاڵی ڕۆیشتۆ نازانێ جارە ئیشەکە چۆن ڕاو بەرەوکوێ ئەڕا بیرەکات و بزانێت چی بکە بەو یەک شتی زۆر بە پەلەم هەیە بەڕێوەبەرێک لە کۆمپانیای غازی نیشتیمانی ئێرانی ئەڵێت بەرهەمهێنانی غاز زۆر ئاساییە و هیچ ڕێگریەک نییە کە بتوانین بیگەیەنینە هەر خاڵێکی ئێران
یعنی لەخوا بە زیابێت کە ئەمی وتراوە ئاوا کێشەیەک دروست ناکات بۆ ناوچەکە. ئەمە نوێترین هەواڵەکە پێمان گەیشتووە بەرپرسێکی کۆمپانیای غازی نیشتیمانی ئێران ئەڵێت بەرەمهێنانی غاز مستەقیڕە ئاساییە، هیچ ڕێگریەکیش نییە لەوەی بمانەوێت بیگەێنین بۆ هەر خاڵێک کە بمانەوێت. قسەکەی جەنابتە کە سەرەتا دەستمان پێکرد طبعاً ئێران غازیان بە بۆریە وەکو سیتیەکانی بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستانە، ئەڵێ تا ئێستا گرفتێکمان بۆ دروستنەوە بمانێت بۆی شۆ بیبین ئەیبێن غازەکە. ئەوە شتێکی باشە، ئەوە باشە بۆ خۆیان بۆ ئێرانەکان تا لەوێ باش بن بۆ ئێمەش باشە بۆ ناوچەکە لەخوا بە زیاب بۆی بۆ ناوچەکە باش بێت تۆڵە نکاتەوە. کاردانەوەی ئەو کاتە لەوانەیە کاردانەوەکە زۆر سەخت نەبێت زۆر تون نەبێت. ئەوە تا ئەڵێ ئێمە کار ئەکەین لەسەر نۆژەنکردنەوەی چەند یەکەیەک کە زەرەریان پێگەیشتووە. هەمان بەرپرسی کۆمپانیای غازی نیشتیمانی ئێرانی. ئەوە بڵێن لەوانەیە بچێتە بەشێکی ئەو کار ئەەکەین بۆ نۆژەنکردنەوە ڕاستە، بەڵام بەشێکی شاچێتە نێوان ئەو جەنگە ئەعلامی ئەو جەنگارگاندنەوەیکەوە دەوڵەتی ئێران هەروکو خۆیەتی هەموو دەستگاکانی بە تەواوی لە کاران ئیشی خۆیان ئەەکەن ئەگەڕێن ئیشی خۆمانەکەن و هیچ ترسێک نییە و پەیامێکشە بۆ ناوخۆی ئێران ئەوانەی کەوا لەوانەیە زەرەریان دەکەوت بێ بە ئەو بەردومانەوە ئێمە ئیشکی خۆمانەکەن و پەیوەندێکی دیسانەوە لە ڕابردووتمان لە پێشتر پەیوەندی بە قەتەرەوە هەیە. ئەمە بەشێکە لە ئەو جەنگە ئێمە ئەبێ بزانین یعنی ئەم جەنگە ئەمانە سێ تەرەفەن ئێستا ئێران ئەمریکا ئیسرائیل. ئەم جەنگە ئەوەی کەوا دەستی پێکرد ئەمریکایەکان و ئیسرائیلەکانن جەنگێکە هەر ئێستا کاکشیروان ببوورە دەنگی دوو تەقینەوەی بەهێز ئێستا پشڕاست کراوەتەوە دەنگی دوو تەقینەوەی بەهێز ڕیاضی پایتەختی سعودیان هەژاندووە و بەرگری ئاسمانی سعودیە ئەڵێن مامەڵا لەگەڵ هەڕەشەی بالیستیە ئەکەین. ئەنی سات بە سات گۆڕانکاریەکان زۆر زەقن. من وا ئەزانم ئەوان ناتوانن زۆر ئەو موشەکانەی ئەگەر ئێران بێوێت ئازێتیان باد ئەو موشەکانی ئەگرێتە ئیسرائیل ئەگەر بیدا بۆ هەمان موشک بردومانی سعودیە بکە من وا ئەزانم سعودیەکە ناتوان بەرگری لێ بکەن چونکە ئەوە لە دەنگ دوو ئەوەندەی دەنگ تیژە واتە هەتا ئەو بەرگری ئاسمانیە فریای خۆی ئەکەوێ موشەکە ئەگاتە شوێنی خۆی ئەوە تا هێشتا باسی هایپەرسۆنیکەکەیت بەڵێ ینی دوو هێندەی دەنگ تیژترە خێراترە دەنگ دوو هێندە جا ئەو تیژە ناتوانیت هەندێک جار پێ ئەوترێت لە مەسافەی سەفرەوە ینی لە مەسافەی سەفرەوە دژە ئاسمانەکان فریای ئەوە ناکەون کەوا شوێنی موشەکەەکە دیاری بکەن و ڕووی تێ بکەن و بیتەقێنەوە مەگەر ئەڵڵهمە بۆ فڕۆکەیەک لە ئاسمانەوە دائم بگەڕێت. ئەگەر بیانەوە ئازێتی سعودیەکانیان وڵاتانی کەنداوبن ئێران ئەتوانی خاپوریان بکە بەڵام من وازانم هێشتا ئەو جۆرە موشەکانی بەکار نهێناوە دیش باوم. کاک شیروان ئاژانسی نێودەوڵەتی وزاڵێت باڵەخانەیەک تەنها 350 مەتر دوور بووە لە بنکەی بوشهری ئەتۆمی پارچەیەکی بەرکەوتووە هەتا ئێستا نازانرێت چی هەیە لەوێ. ئەمە مەترسی هەیە بۆ تیشکدانەوەی ئەتۆمی؟ ئەزام ئەتۆمی لەوێ نییە. چ مەترسیەکی هەیە ئەمە؟ بەڵام بوشەهر بۆ کارەبایە بەڵێ ئەتۆمیە بۆ کارەبایە ئەوەی کە رووسیەکان ئیشی تیاکەن بەڵام ئەتۆمی نییە من باسی بەڵێ تیشکدانەوەی ئەتۆمی بەڵام ئەم ئەتۆمیە بڵێ تیشکدانەوەی ئەتۆمی وت ئەمە رووسیەکان لەوێ ئیشەکەن تەبعاً رووسیەکان دروستیان کردەگەل لە بیرە مابێت ئەم زانیاریانە. ئەمە مەترسی ئەوەی لێکرێت تیشکدانەوەی ئەتۆمی هەبێت بەڵێ بۆ بەرەمهێنانی کارەبایە بەڵام هەر مەترسی هەیە بۆ خۆی باوەڕم نییە بەو شکلە بێ ئێران ئەو جۆرە کەرەستانە لەوێ بەکار بێنێت احتیمال هەرۆک نازانم بەڵام لەوانێ هەرۆک هەواڵێک ئەوە وترا بێت. چ پێشبینیەکەکەی بۆ ئەم شەو بۆ چەند سەعاتی داهاتووی ناوچەکە ئێران کە هەڕەشەی کرد دەڵێ حەقانیەکەینەوانەیە و مشتەبا خامنەی ئەڵێت نایڵێن خوێنی خامنەی بە فیڕۆ بچوات و لاریجانیش بە فیڕۆ بچێت پێشتریش ئەوەی وتیانی پێشبینی چیەکەیت بۆ چەند ساعتی داهاتوو؟ من وازانم ئێران لە کەندا و ئەدات و لە ئیسرائیلیش بەڵام بەتیشتر
یعنی دوێنێ شەوتیان ئەمە تونترین هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل بێچێ ئەوەی ئەم شەو دێت لەوە تیشتر بێت لەوە تونتر بێ پەیوەندی بە عەلی لاریجانیەوە هەبێت بە پلەی یەکەم لەگەڵ وڵاتانی کەندا و فوجێرا بۆ جارێکی تر لەگەڵ ئیسرائیل یانی بابگەرم ئەو بۆ پشڕاستکەمەوانێ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمەڵێت بەڵێ ئێمە زانیاریمان پێگەیشتووە کە پارچەیەک ئەو بە مەقذوف باسیەکە بە عەرەبی ئەڵێ پارچەیەک کەوتۆتە سەر بینایەک کە 350 مەتر لە بنکەی ئەتۆمی بوشەهری کەوتۆتە خوارەوە بنکەی ئەتۆمی ئەڵێ بوشەهر بۆیە ئەڵێم کە ئەتۆمیە لێش بەڵێ نازانم ئەوەیان چەند دەزەرە لێ هەبێ بەڵام بۆ ئەم شەو بۆ وەڵامەکەی جەنابەت منوازم ئەم شەو ئێرانیەکان ئەبە و جۆرە لە وەڵام ئەدەنەوە ئەوە تیارەکەی ترەمپیش گەیشت حەزەکەم دوو دەقە لەگەڵ ما بمێنیتەوە ئەزام لە کات تەگرم بەس با بزانین قساکات ئەگەر قسەی کرد بزانین چێشی کاریەکی بۆ کرێت باز لەواکرێت کە ترەمپ ئێستاش شتێکەڵێت دوای دەدەقە شتێکی ترڵێت سەرەتای جەنگا قسەیەکیە کرد ناوەڕاستی جەنگ قسەیەکە کات ڕۆژ لە دوای ڕۆژ قسەکانی ئەگۆڕێت و کۆی تۆ وتێ خۆی بە عەقڵی خۆی چی بێ بە عەقڵیە ئەوە کات بەڵام ئەشێت سیاسەتی جیهان دوا ڕۆژی خەڵکی سەرگۆی زەوی ئاوا بە عەقڵی ترەمپ بێت چی بێ بە مێشکیا و بە خەیاڵیا بیڵێت و جێبەجێی کات هیچ وڵاتێک نییە ڕێگری لێ بکات هیچ هێزێک نییە ڕوبەڕووی بوەستێتەوە ئەوەی کەوا ئێستا حکمی جیهان ئەکات ئەوەی کەوا ئێستا حکمی جیهان ئەکات ئەو سیستەمی ناسیستمیە سیستەمی ناسیستەمیە بەڵێ واتە ئەوەی کەوا ئێستا دەسەڵاتدارە لە جیهانە ناسیستەمە هەرامەکیە گەیشت ئێمە گەڕاوینەتەوە بۆ ساڵی 1850 ئەو کاتێکەوە ئەمریکا دروست بوو بە زۆر ویلایەتەکانی یەک لە دوای یەکی ئەمریکەکان و ئەوانەی پێوترێ دانیشتوانی ڕەسەنی ئەمریکا کە ناوی هەندە سوورەکانە لێنراوە بەڵام لە ئەسڵا ئەوان دانیشتوانی ڕەسەنی ئەمریکان ئەو سپی پێزدا ئەنگلۆسکسۆنیانەیەکەوە ئێستا لەوێن هەمویان لە بەریتانیا ئەوروپا و ڕۆشتون بۆ ئەوێ وە هەرێکێ لەوانەیەکەوە ئێستا ببینی هەمویان ڕەچەڵێکیان یان بایدن ئێرلندیە ترامپ ئەڵمانیە سەرێکی هەموو بەشێکیان ئێستا هەر ئیسپانین واتە گەڕاوینێتەوە بۆ ئەو سەردەما کە بە زۆر ئەو کاتە جۆرج واشنگتن کاتی ئەمریکایان دروست کرد ئەڕۆشتن بۆ ویلایەتێک بەتایبەت باشوور کالیفۆرنیا ئالەسکا ئەوانە وڵا ئێمە ئەمەمان ئەوێ چۆن ئەمانەی وڵا ئەم ویلایەتەمان ئەوێ و تەواو خاکی زۆرە و ئەوەی هەیە و بەشێکی بۆ تۆ ئەوی وەک ئێستا ترامپ ئێستا لەسەر ئەو عەقڵیەتەی 200 ساڵ پێش ئێستاج ئەوە تیارەکەی نیشتەوانێ وا دابەزێت ترەمپ بە بزانین ئەگەر قسە بۆ ڕۆژنامەکان بکات تەوان بەرپرسێکی بەرگری بەریتانیاڵێت گەیشتوینێتە پلانێک کە باوەڕ پێکراوە بۆ ئەوەی بە ئاسانی بتوانن کەشتیەکان لە گەڕی هورمزە هاتوچۆ بکەن بەڵام ئەمە زۆر دوورە لە ئێستاە جێبەجێ بکرێت وبرڵە گەیشتن بە پلانێک بۆ ئەوەی کەشتیەکان لە گەڕی هورمزە هاتوچۆ بکەن بە ئاسایی دوورە لە ئێستاە لەو باوەڕێی دوور بێ لە ئێستاە دوورە لە ئێستا دوو حاڵەتە ئەوەیەکەوە ئەم جەنگە ڕابگیرە و پلانێکی تری هێزێکی نێودەوڵەتی هاوپەیمانێکی نێودەوڵەتی دروست بێت بۆ ئیدارەدانی گەڕی هورمز یان ئەوەیە کەوە ئێران بڕۆخێت و ئەو کاتە ئەوانی تر بێ بە گەڕی هورمز بێ بە مەسەلێکی نێودەوڵەت ئەوە دابەزی ترەمپ بابزانین ئەگەر قسە بکات من دایمان پرسیارە لە میوانەکان مەکەم بام پرسیار لە جەنابیشە بکەم لەو باوەڕێی ترەمپ توانای بڕیاردانی ما بێت ڕێی عەقڵیەوە بەڵێ توانای بڕیاردانی ماوە و ئێرادەی بڕیاردانیشی ماوە بەڵام شتێک هەیە لە سیاست ئەوەیە ئەگەر بتەوێت تۆوا لە بەرامبەرەکەت بکەی بڕیار بدا بەو شکلی تۆ ئەتەوێ بڕۆرە ناو عەقڵی تحکم بە عەقڵیا بکە ئێستا ئیسرائیل چۆتە ناو عەقڵی ترەمپ عەقڵی هاک کردووە چۆتە ناو عەقڵی ترەمپ
و بەو شکلە ئێستا بریان ئەدا ئەمەی کە ئەیبینم زۆر سیرەکە کشیروان ئەمە ترەمپ نەبووە قەت قسە نەکات بۆ ڕاگەیاندنەکان نە لە دابەزینی نە لە سەرکەوتنی ئێستەکەم جەوی نییە هاوڕای نازانم دیمەنەکانە بینی جەنابەیان نایان بینیت ئەیبینم پێ ئەچێت ئەگەر بە ئەمدی بێ بێوت خۆی لا بدا لە پرسیاری ئەو بەردومانەی پارس هیچ جەوی نییە دیقەتەیە احتیمالە بێوێت خۆی لا بدا لە ئەوە ئەوێ خۆی لابات خۆی لا بەڵێ بەڵێ شیروان شەمێرانی چاودێری سیاسی ڕاستە و خۆ لە سلێمانی و لەگەڵمان نابوویت بۆ ڕووماڵی جەنگی ڕوبەڕووبوونەوەی ئێران بەرەی ئەمریکا و ئیسرائیل سپاس دەکەم کە لەگەڵمان نابوویت سەری سەعات ئەگەڕێمەوە بۆ وڵاتان ستۆدیۆی هەشت بەردەوام بێ لەگەڵتان. سیرکە ئەوە ئاوی سلێمانیە بە دیزاینێکی نوێ بەرهەم دەهێنرێت شێوازی نوێی ئاوی سلێمانی ڕووکاری نوێی کارتۆنی ئاوی سلێمانی پێشەنگین لە تازەگەری و داهێنان بە بەرگێکی نوێ و بە دوو شێوازی جیاواز خۆی نمایش دەکاتەوە ئاوی سلێمانی جگە لە کوالیتیە بەرزەکەی هەمیشە لە نوێبوونەوەدایە کارتۆنی بۆر کارتۆنی سپی دوو شێوازی نوێ و جیاواز بۆ ڕازاوەکردنی سفرە و خوانەکانتان بەرهەم دەهێنێت تاوکو ژیانتان ڕەنگاوڕەنگ و ڕازاوە بێت شایەنە بۆ ژیان شایەنە بۆ تەندروستی ئاوی سلێمانی شایەنی تۆیە ڕووکاری نوێی کارتۆنی ئاوی سلێمانیمان گۆڕی من پڕبێ بیخۆ ئافێتێ بێ سەفرەیە چۆن نادەمێ سەفرە چاوەکەمی تاقانەی ماڵەکەمی لەلای هەرچی خەڵکات سەفرە بەستۆیەکەمی ماڵێ سەفرەی کابێ هەمیشە ئاوا بێ خەڵک ئەم چایی ئەوێ باوکەکەم لەگەڵ کازیوەی بەرەبەیاندا هەنگاوەکان دەست پێ دەکات ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش دەچی خەونەکانتان بۆ بەدی دەهێنی گرنگی بە وردەگاری دەدەین ئۆفەری نمونەیتان پێشکەش دەکەین لەگەڵ کار ئاسانیەکانی سنترال پارک هەتا ببیتە خاوەن ماڵێکی داهاتوت ئەندازیار و ستافە لێهاتووەکان کار دەکەن بۆ ماڵی داهاتوت لێرە چەندین شەقام و ڕێگا دروست دەکرێت هەتا بە ئاسانی بگەی بە ماڵەکەت کەش و هەوایەکی پڕ لە سەوزایی ماڵێکی پڕ لە ئارامی و جوانی سنترال پارک ماڵی داهاتوت لە باخچە و کێڵگەوە جوانترین تەماتەی سروشتی وەرە تەماتە و بەمێ سڵاو خوشکم بەخێر بی چەند کیلۆ بۆ دانێ بێ زەحمەت ئەتوانی باشترین و جوانترین تەماتەی سەر عەرەبانەکەت بکەیتە ناو ئەم قوتووە خوشکی ژیانەوە مەحاڵە بێ خوشکم وەرە برام تەوا سروشتی لە کێڵگەوە تەماتە فرۆش فەرموو خوشکم چەند کیلۆ ئەتوانی جوانترین و تازەترین تەماتەی پشت ئۆتۆمبیلەکەت بخەیتە ناو ئەم قوتووەوە خوشکم ئەواڵی چی ئاڵتونسا ئەتوانێت ئاڵتونسا ئەتوانێت خوشکم زۆر سپاس کەواتە خۆی توانێ دێی خوشکم ئاڵتونسا بەرەوە فەرموو وەرە ئاڵتونسا بەرەوە Treasure Time Slimani Rotana by Qiwan Group.
بەیانیان تەنها دەستپێکێک نییە، بەڵکو بژاردەیەکە. هەنگاوی یەکەم ئەو ڕێگایە دیاری دەکات کە دەیگریتە بەر. بڕیارەکانی ڕۆژانەمان ڕنگدانەوەی کوالیتیمانە. هەڵبژاردنەکەتان نایە؟ هەندێ هەڵبژاردە هەن کە جێگرەوەیان نییە. چای مەحموود ئەو کوالیتیەی بەدوایە دەگەڕێ.